ئاوڕیان ێژام کاتەتان باش. مۆراڵ، ئەتیک و قانون سێ چەمکن ژیانی ئەمڕۆمان ڕێک دەخەن. لەم بەشەدا تاوتوێی ئەم سێ چەمکە دەکەم و پەیوەندی و جیاوازی لە نێوانیاندا دەردەخەم. من ڕێبەر فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسیێنن. لە دنیایەکدا دەژین پڕە لە قانون، ڕیزبەندی، نەریت، ڕێسا، ڕابەر، بنەما، فەلسەفە، ئاین، بەها، بۆچوون و زۆری دیکە. زۆربەمان سەرمان لێ تێک دەچێ چۆن لە بەرامبەر دیاردەیەکدا ڕەوتار بکەین و گوتار بدەین. لە منداڵیەوە تا بە ساڵدا دەچین، بەردەوام پێمان دەگوترێ نەدەبوو ئەوە ڕەوتارت بێ و ئەوە گوتارت. لەژێر ئەم گوشارەدا زۆرمان نازانین لەم دنیا جەنجاڵەدا چۆن بژین. بێ هەڵوێست دەمێنینەوە و پاسیب دەبین. نەکەڵکمان دەبێ بۆ خۆمان نە بۆ کۆمەڵگە، و نەبێ خۆمان وەک مرۆڤ چێژ و خواستمان کەم بێ. سەرکوتیان دەکەین و دووی ڕان دەکەوین و بۆ ئەوان دەژین. هیچ شتێک ناخینە ژێر پرسەوە، وەکی تر دەکرێت ڕۆڵمان نەرێنی بێ و هاوکاری هەمووان بین لە ژیانێکی بەختەوەردا. سێ چەمک ژیانمان ڕێک دەخەن: مۆراڵ، ئەتیک و قانون. بە کوردی وشەمان کتومت بۆ مۆراڵ و ئەتیک نییە. ڕەوشتیان ئەخلاق بۆ مۆراڵ بەکارهاتووە، هەرچەندە ڕەنگە ویژدان گونجاوتر بێ. دەگوترێ کەسێک بە ویژدانە واتە بە مۆراڵە. بەڵام مانای مۆراڵ زۆر فراوانترە. هەرچی ئەتیکە یان ئەتیکس ڕەنگە وشەی ڕابەری ژیان یا ڕێکار گونجاوتر بێ. من زاراوەکان وەک خۆیان بەکاردێنم، هیچیان لە زمانێکی هاوچەرخەوە نەهاتوون و بە جوداییەشی کەمەوە لە زۆر زماندا بەکاردێن. قانون لە کوردیدا بۆ بە یاسا، لای من قانون جوانترە. لە فەلسەفەدا زۆر جار جیاوازی لە نێوان مۆراڵ و ئەتیکدا نەکراوە. هەردووکیان ئەوە دەگەیەنن خاس چییە و بەد چییە، یان باش چییە و خراپ چییە. هەرچەندە زەمینەی هاوبەشمان بۆ پێناسەیان نییە، هەڵبەت هەندێک بیرمەند جیاوازی لە نێوانیاندا دەکەن کە من زۆر بەکەڵکی دەزانم. ئەم سێ چەمکە لە کۆمەڵگەیەکەوە بۆ یەکێکی دیکە و لە خاڵێکی مێژووە بۆ یەکێکی دیکە دەگۆڕێن. لە 1964دا سزای کوشتنی قانونی یان لە سێدارەدان لە بەریتانیادا ڕاگیرا و لە 1969دا بوو بە قانون. لە زۆر وڵاتدا هەتا ئەمڕۆ وەک ئەمریکا و چین مەرگ بە قانون هەر بەردەوامە. قانون چییە؟ قانون ڕێسای فەرمیە، دەیسەپێنن چی بکەین و لەویش گرنگتر چی نەکەین. دەقی قانون دەڵێ مەکوژە، مەدزە و دەستدرێژی مەکە، ناڵێ خەڵکت خۆش بوێ. دەوڵەت بەرجەستەکاری قانونە. لە وڵاتی دیموکراتدا پەرلەمان وەک نوێنەری خەڵک دەسەڵاتی قانوندانانە، دەسەڵاتی دادوەریش جێبەجێکارێتی. هەرچی هێزی ئاسایش پارێزە وەک پۆلیس قانون دەسەپێنێ. ئاماج لە قانون دامەزراندنی پێوەریەکە کە ڕەوتاری کۆمەڵایەتی یەک بخات و بەرجەستی بکات. دەنا کۆمەڵ بەرەوگەڕە لاوژێ دەچێت. هەرچەندە مۆراڵ بەشداری کارایە لە دانانی قانوندا، بەڵام قانون زەمینەی تەسکترە. هەروەک لە دیدی مۆراڵەوە قانون دەکرێت ڕەوا یان ناڕەوا بێ. لە زۆر وڵاتی ڕۆژهەڵاتدا ئازاردانی منداڵ ناقانونی نییە، بەڵام ڕەنگە بێمۆراڵی بێ. لە بەریتانیادا هەردووچیانە. لە وڵاتێکدا کە ئیسلام ئایدۆلۆجی دەوڵەتە، فرێژنی قانونە، بەڵام لە دیدی زۆر کەسەوە ئەوە بێمۆراڵیە. لە زۆر پرسیشدا قانون بێدەنگە. گەرگوێت لە هاوڕێیەکت بوو یەکێکی دیکەی بەدناو کرد، قانون دەستە پاچەیە، هیدی دەپەڕێنەوە بۆ مۆراڵ. خود هەڵوێستی چ دەبێ لە بەرامبەر کردارێکدا ناقانونی نییە، بەڵام بێمۆراڵیە. پرسێکی زۆر گرنگە و ڕێبەری ژیان دەستنیشان دەکات و ڕەنگە جیاوازی بێ لە نێوان دوو کەسدا، چالاکێکی کارا یان پرۆئەکتیڤێک لەگەڵ یەکێکی ناکارادا یان پاسیڤێک. مۆراڵ چییە؟ مۆراڵ هەرچەندە پێناسشیان ناڕۆشنە، بەڵام لەسەر ئەم پایانەدا مەزراوە: بەها، بنەما، باوەڕ،
نەریت و ڕەوتی ژیان بەها ڕەنگە سۆشیەڵ ڤالیوز بێ بنەما پرینسپڵە باوەڕ بلیڤە کە دەکرێ ئاینی بێ یا ئاینی نەبێ نەریت ترادیشنە ئەو شێوازەیە کە کۆمەڵێک لە ژیاندا گرتوویانە دەوڵەت مۆڕاڵ ناسەپێنێ بەڵام گوشاری کۆمەڵایەتی ڕێخۆشکەرە خود ببەستێتەوە بە مۆڕاڵی کۆمەڵەوە هەندێک دەڵێن مۆڕاڵ بۆ چوونی خودە لە بەرامبەر ئەوەدا چی بەدە و چی خاسە لە نێو خودەوە سەر هەڵدەدات واتە خود بەندە ئەمە دیدێکی تاگلایەنە و تا ئاکارێک ڕاستە هەرچەندە ئەو کۆمەڵگەیی تێیدا دەژین بە پرۆسەیەکی ئاڵۆز بە درێژی مێژوو کلتوریدا ڕشتووە چاوەنوار دەکرێ هەمووان پێڕەوی ڕەوتیدا ڕێژراو ببین بەڵام خودیش ڕۆڵی مەزنە لە گۆڕیندا زۆر جار ڕۆڵی خود لە یاد دەکەین و باوەڕمان وایە هیچ ناکرێ وەکیتر ئەوەی هەیە گونجاوە بگرێ لە دیدی منەوە ئەوی ڕاوەستاوە و ڕاگیراوە پێویستە بگۆڕێ چونکە ژیانی مرۆڤ لە گۆڕاندایە و ئامرازی بەرهەمهێنانەوەی خود هزر و ژیانی مادی دەگۆڕێ بەردەوام خۆمان لە بەردەم ئەلەنگاری نوێدا دەبینین ئامرازی کۆمەڵایەتی بەردەست شکست دەخوات دەبێت داخۆ ئێمە چۆن ڕەوتار بکەین ئەمە پرسێکی گەلێک ئاڵۆز و کاریگەرە لەسەر ژیانمان سیستمی مۆڕاڵ بەگشتی وەڵامی دوو پرسیار دەداتەوە چۆن بژیم و چی بکەم زۆربەی خەڵک مۆڕاڵی بۆ دەمێنێتەوە لە خێزان کۆمەڵگەیان کلتورەوە پرۆسەی دامەزراندنی مۆڕاڵ بێئاگایە زەمینەی ئەقڵبەند نییە شێوازی ژیانی کۆمەڵێکە و ئەمیش دەیسەپێنێ ناگوترێ بۆچی ئەم مۆڕاڵە خاسە یان بەدە تەنیا دەگوترێ هەر وایە و هەرواش دەبێت ڕەوتار بکەیت هۆکاری نازانین بە دووکەوتنی مۆڕاڵی کۆمەڵ بۆ زۆر کەس ئارام بەخشە بە تایبەتیش گەر پەیوەندی کۆمەڵایەتی قبول کردبێ دنیایەک کە تەنیا دوای زۆر بە بکەویت و ئەوە بکەیت کە لای هەمووان پەسەندە بێگرفت و بێ ئەرکە مەترسی لەوەدایە ڕەنگە لە دنیایەکدا بژین وەک سۆکرات پێی دەڵێ تاقین نەکرابێتەوە گەر ژیان ڕەنگڕێژ کرابێ بۆمان دوور نییە هەموو ژیانمان لەکیس بچێ ڕەنگە لە قۆناغێکی زۆر درەنگ لە تەمەن بۆمان دەربکەوێ گەر بیرمان لە سیستمی مۆڕاڵی سەپاو بکردایەتەوە ڕەنگە هەمووی یا زۆربەیمان ڕەفس بکردایە لێرەوە ئەتیک کارا دەبێت ئەتیک چییە؟ ئەتیک لقێکی فەلسفەیە چەمکی ڕەوتاری خاص و بەد بە سیستم دەکات بنەمایاندا دەڕێژێ و بەرزڕایان دەگرێ هەرچەندە لە هەوڵی وەڵامدانەوەی ئەم پرسیارەدایە من چی بکەم بەڵام ئەتیک پرۆسەیەشی تێڕامانی ئەقڵبەند و زانستیە کە بڕیاری خود یا بڕیاری کەس لەسەر بەها بنەما و ئامانجی ژیان دەگۆڕێ ئەتیک ڕێگری خودە لە دووکەوتنی خوی بێبیرکردنەوە و نەریتی کۆمەڵایەتی وەک بەشێک لەو تێڕامانە ئەتیک بۆ وەڵامی ئەم پرسیارانە دەگەڕێ من چی بکەم خاسە بەچی هۆکارێک ئەوە بکەم گەر ئەوە نەکەم ئەڵتەرنتیڤم چییە ئایا ئەوە کەڵکی ناوکۆی بۆ کۆمەڵ چییە کاریگەری لەسەر مرۆڤایەتی چی دەبێ ئەتیک پاسیڤانە ئەوەی کۆمەڵ دەیبەخشێ و باوە قبوڵ ناکات بەڵکو دەیخاتە ژێر ڕەخنەی توند و هەڵسەنگاندنی چڕەوە بنەما دەدات بە مۆڕاڵ تا ببێ بە ئەتیک لەم پرۆسەیەدا دەتوانێت پێوەری زانستی بەکاربهێنێ جیاوازی نێوان مۆڕاڵ و ئەتیک چییە؟ کەسێک کاری مۆڕاڵ بەندە چونکە پێی گوتراوە فێرکراوە یان نەریتی کۆمەڵ وابووە ئەمیش دوای کەوتووە هەرچی ئەتیکە یا ئەتیکس زەمینەی ئەقڵبەند و زانستیە ڕاشنەڵ ئەن ساینتیفیک کارێکە پاش بیرکردنەوە و توێژینەوە بڕیاردراوە هەڕەمەک و بێبنەما نییە ئەم دوو چەمکە واتە ئەتیک و مۆڕاڵ ڕەنگە بەگژێکدا بچن مۆڕاڵ هەیە ئەتیک بەند نییە هەڵبەت ئەوەی ئەتیک بەندە پێویستە مۆڕاڵ بەند بێ مۆڕاڵ لە مرۆڤێکدا بەرجەستەیە کە ڕەوتار و گوتاری لە نەریت کولتور و کۆمەڵەوە بۆ مابێتەوە کەسێکی پاسیڤە خۆی بیری لێن نەکردوتەوە بەبێ پرۆسەکردن
ئەوەی وەری گرتووە بەرجەستەی دەکات هەرچی کەسێکی ئەتیک بەندە نەریت و کولتور وەک ئەوە قبول ناکات کە هەیە پرۆئەکتیڤانە بەهای کۆمەڵ دەخاتە ژێر پرسەوە تا دەگاتە بڕیاری دروست ئەتیک دەبێ بەڕابەرێک بۆ هەموو کردارێکی خود هەڵبەت ئەتیک لایەنێکی دیکەی گرنگیشی هەیە تەنیا کاریگەر نییە لەسەر خود بەڵکو پێوەری سەپێنراوی بە دوو خاسە یان چی دروستە و چی هەڵەی دەستەیەک پیشەیەک یاکردبوونەوەیەکی کۆمەڵایەتیە وەک ڕێکاری پیشەی کارمەندانی دەسەڵاتی دادوەری تەندروستی یان میدیاکاران هەمووان دەبێ پێبند بین بە قانونەوە بەڵام ئەتیشی پیشەمان لە کاردا ڕابەرمانە کە کارمەندێک ئەتیک پێشێل بکات دەسەڵاتی پیشەکەی سزای دەدات بۆ نمونە گەر دکتۆرێک ئەتیکی پیشەی پێشێل کرد دەسەڵاتی پزیشکی سزای دەدات مەرج نییە قانونی شکان دەبێت ئەتیک دیدی فراوانتر لە قانون و مۆراڵ بیر لە پرسێک دەکاتەوە کە قانون ناتوانێ بیناسیێنێ یان بیکات سیستمی مۆراڵ و قانون دەخاتە ژێر میکرۆسکۆبەوە تا پێگەیان تاقی بکاتەوە پێگەی مۆراڵی کەسێک شلۆقە گەر هاوکات باوەڕی بە فرەژنی و مافی مرۆڤ هەبێ لە دنیایەکی نمونەدا باوەڕی ئەتیکمان سیستمی قانون و مۆراڵی کۆمەڵ لە قاڵب دەدات پێویستە قانون بگۆڕین تا ڕنگدانەوەی ئەتیکمان بێ هەروەک مۆراڵمان پێویستە باڵا ببێ لە ئەنجامی داڕشتنی ناوەرۆشی لە ئەتیکەوە کۆمەڵێک گەر ئەتیک تێیدا باڵا دەست بێ قانونی زۆر کەم پێویستە ئەو پرسەی کە دەمەوێ جێبیاڵم لاتان ئەمەیە ئەو سیستمە چییە کە ئەتیک دادەمەزرێنێ من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح